الکساندر نادجاروف چاودێری سیاسی لە مۆسکۆ گەلمە برێس ناجداروف ئەگەر ئەم ژێ دەست پێ بکەین هەنی ئەو ڕەوشە هەندووکەیەک و نەها لە سووریە هەیە تێگوتن رووسیە بجددی نەبووە لە بوو پشتەوانیکردنا ئەسەد و هێزێ نوێ divê tewqîtê da bi hindê ev bixwase demekê keftina Helebê bû gelo. هێزی پێویست نەبوو بۆ ئەوەی ڕێگیری بکرێت پێشگیری بکرێت بۆی کە لە حەلەب ڕوویدا بە گوێرەی زانیاریەکان من تەنیا نزیکەی 100 بۆ 120 کەسێکی رووسیا لە شوێنەکەدا هەبوون هۆکاری سەرەکی کە رووسیا ئێستا هێز لە سووریا جێگیر دەکات زیاتر بەهۆی ئەوەیە هێزی ئاسمان نییە هاوکاری ئاسمان نییە ئامادەیەکی پێویستی لەسەر زەوی نیە هەرچەندە من وا دەزانم دۆخەکە دەگۆڕێت سووریا و حکوومەتەکەی ئەسەد زۆر گرنگن بۆ رووسیا بۆ استراتیژی رووسیا لە ناوچەکەدا و لە سەرانسەری جیهانیش چونکە بەهۆی ئەو گرنگیەی کە پشتیوانیان لێ دەکا پشتیوانی لە رووسیا دەکرێت و ئەو بنکە سەربازیانی کە وەک خاڵێکی لۆجستی هێزەکانی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا دادەندێت بۆیە بە بڕوای من حکوومەتی رووسیا سەرچاوەی زیاتر دەخاتە نێو سووریا ئێستا هێز زیاتر جێگیر دەکرێت و کۆمپانیا سەربازیەکانی رووسیا کە کۆمپانیا تایبەتن زیاتر لە سووریا ئاکاریان هەیە دەبینین کە چی ڕدات هەرچەندە لەبارەی ئەو پرسیارەی کە کردێت پێویستی تەواو نەبوون لەسەر زەوی بۆ ئەوەی ڕوبەڕوویان ببنەوە سەرنجین جوداتر هەنە برێس ئەلکساندەر سەرنج ئامادەیەکی زۆری تا رووسیا لەسەر عەرداتە بە گواردن سەبارەتیڤان پێش هاتین کوێن ڕۆژهەڵاتە ناڤێنانە وش ئاریەکردن بە رووسیا بخۆ مژولی شەڕێکی دیە دژوارە دەگەل ئوکرانیا ڕۆژهەڵاتە ئەوروپا رووسیا بە دڵنیاییەوە سەرقاڵا بە جەنگێکی دیکە لە ئوکرانیا بەڵام من وای نابینم کە هەڵوێشتی رووسیا لە بەرامبەر سووریا گۆڕابێت بە هیچ شێوەیەکی کاریگەر سووریا هێشتا زۆنی لە پێشینەی هەژمونی رووسایە سووریا گرنگترین هاوپەیمانی رووسایە لە ناوچەکەدا بۆیە بێگومان حکوومەتی رووسیا تەنیا کارێک ناکات کە کاتێک جەنگەکە دەستی پێ کرد دیمەشق بەجێ بێڵێت بەبێ هیچ هاوکاریەک بێگومان ئەو دیمەشق بەجێنایەت و پشتیوانیەکانی بەردەوام دەبێت پەیمانیا رووسیا لە دەڤەرێ کە سووریا ڕەوشاوی گەلێک پەریشان بووە لاواز بووە عمود فەقەریەوێ قوڵاتیا ستراتیجیکا سووریێ نها کەفکە دەست گروپên çekdarin خلالی سێ çar ڕۆژان ئەو jî Helebê derdorê nê Idlibê bi temamiye kewata çi nemaye destê hikûmeta Sûriyê da ya Şamê gelo henî lawaz bûna wê dikare hevpeymaniyekê hêzê Rûsya be بڕوام وایە ئێستا دەتوانین بڵێن کە ئەمە دۆخێکی دیکەی بازنێکی دیکەی جەنگی نێوە خۆی سووریایە کە ڕەنگە بۆ ماوەیەک بەردەوام بێت بەڵام بڕوام وایە حکوومەتی سووریا دووبارە هەوڵ دەدات کە حەلەب بەدەست بێنێتەوە کە دووەم گەورەترین شاری سووریایە ئەمە هیچ جێی پرسیار نییە ئێران و هاوپەیمانەکانی ئێران بە هەمان شێو پشتیوانی حکوومەت دەکەن چکە هیچ لایەنێک بژاردەیەکی نییە ناکرێت تەنیا حەلەب جێبێهێڵیت بۆ گروپە تیرۆریستیەکان ئەمە ڕێی تێناچێت کەواتە ڕۆلێ تورکیە دوی سەروبەندیدا چێگەل و تێگوتن کو تورکیە نزیکە ئەنکو پشتەوانیا ئەو ئالیان دکە کو حەلەبێ کۆنتڕۆل دکەن و بەردەوام vێڕاتێن ئەمە جەنگی تورکایە تەنیا با ئەمە بڵێن بەم شێوەیە ئەمە جەنگێکی تورکایە لە سووریا ئەم گروپە تیرۆریستیانە بە هیچ شێوەیەک نەیان دەتوانن هیچ شوێنێک بستنە هیچ شوێنێک بەبێ هاوکاریکردنی تورکیا لەلایەن تورکیا پشتیوانیان دەکرێت چەکیان پێدەدرێت دەڵێن کە ئەوان سەربازی
تورکیان هەیە زانیاریان پێدەدات تورکیا پشتیوانی گروپە تیرۆریستیەکان دەکات لە بەردەم چاوی ئێمەدا هیچ شوێنێکی دیکە نیە و بە هیچ شوێیەکە ناتوانین کەواتە تو نبینی سەر عەردێ نەها زیێدەتر فاکت و وەرەقە هێزێ دەستێ تورکیەدایە ji ber ka hêzên ku Tirkiye piştevaniye dike ji her hêzeke din aktivtir e roberekê stratejîkê Sûriye di destê wê daye بەداخەوە بەڵێ بەداخەوە کەیسەکە بەم شێوەیە بەڵام سووریا بە شێوەیەکی استراتیژی گرنگە بۆ رووسیا بۆ هەموو سیاسەتی دەرەوەی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا زۆر گرنگە بۆیە هیچ گفتوگویەک نییە لەبارەی ئەوەی رووسیا سووریا پشتگوێ بخاتن بام لەوە دڵنیات بکەم جەنگێکی دیکە دەبێت بەداخەوە ئەمە کارەساتێکی مرۆییە ئەمە تراژیدیایەکی دیکێ بەڵام دۆخەکە بەم شێوەیە 12 سال پێترە لە سووریە شەڕێکی دژوار هەیە لێ نهاتوو نبینی گەل و ینی دەبە دیفاکتویە سووریە di navxweda دابەش بووە دابەشی سێ deverên li hev cuda bûye kewata di vî çarçovî de gotûbêjin aliyan heye têpayîn ku wezîrên dervên Rûsyê İran û Tirkiye jî bicivin kewata dem nehatiye êdî kêk bête dabeşkirin من بڕوام وانە کە سووریا دابەش بکرێت بە شێوەیەکی یاسایی بەڵام بڕوام وایە تورکیا هەموو هەوڵێکی خۆی دەدات بۆ ئەوەی دیفاکتۆیەکان و هەژمونونەکانی خۆی لە باکووری سووریا جێبەجێ بکات ئێستاش کە دەبینین هەموو هەوڵی خۆی دەدات بۆ ئەم هەژمونە فراوانتر بکات من ئەوە نابینم کە ببێتە بە هەر جۆرێک لە ڕێکەوتنەکان بە هەر شێوازێکی ڕێکەوتن ئەمە بێتە ئاراوە ئەوەی کە من دەیبینم جەنگێکی دیکە و ڕوبەڕبوونەوەیەکی دیکەی چالاکانەی دوور و درێژە بش ئەوەی کە چەند گفتوگویەک بێتە ئاراوە بەداخەوە گفتوگویەکانیش ئەگەر هەبێت لە نێوان رووسیا و سووریا و تورکیا کە نزیکەی 4 ساڵە ئەم گفتوگویانە بەردەوامن شکستیان هێنا داڕەممان و ناتوانین هیچ شتێکش لەم بارەیەوە بکەین بەڵام بڕوام وانە هیچ کەسێک کە بتوان بشوێکی یاسای سووریا دابش بکات کەواتە تو نبینی گەل و نەخشەرەیە ئاستانە سەبارەتی ڕەوشە سووریێدی بداوی بوو پێویستە شێوازەکێدی تەعامل گەل واقعی بێتەگرن تاکە ڕێگە بۆ ئەوەی ڕوبەڕووی دۆخەی ئێستا ببیەوە ئەوەیە شکست بە باڵەکانی القاعدە بهێنین کە تەحریر الشامە لە سووریا گفتوگۆکان بە دیاریکراوی و بە بێگومان ئەنجام دەدرێن بەڵام بڕوام وانە رووسیا و ئێران ڕێگە بدەن بە تیرۆریستی ڕادیکال ئەو تیرۆریستانی کە خەڵکی سەردە بڕن لە شوێنەکان و تەسویریان دەکەن ڕێگە نادەن ئەم خەڵکانە کە دەست بە دووەم گەورەترین شاری سووریادا بگرن بەر لەمە دەرەنجامەکان هیچ گفتوگویەک نابێت کەواتە تو نبینی ئەوە لەسەر سووریای گەل و درێژکردنا ڕەوشە ڕۆژهەڵاتان نبین شەڕێ لە غەزە و لوبنانەیە ئێدی درێژ بوو بۆ ڕەوشە سووریێ لێ بە ئەوەیەکی دن بەریەک و ئەو ڕەوشە بێتە ئاکتیڤکردن لە سووریێ ئەو سیاست بێتە ئاکتیڤکردن تورکیە بەری دەست پێشخەر بوویە بڕوام وانە بە شێکی گشتی بۆ شێوێ بێت دۆخی ئێستای سووریا پەیوەندی بە شەڕی غەزەوە نییە هێزی جیاواز هەن کە کاریگەریان هێو شەڕەکە دەکەن لەگەڵ ئەوەشدا بڕوام وای شتەکە ئەوەیە کە حیزبوڵڵا لاواز کراوە بۆ ئەو جەنگەی لە لوبنانەوە هەیە بۆیە ئەمە یەکێکە لە ڕاستیەکان یەکێکە لەو هۆکارانەی کە گروپە تیرۆریستیەکان توانیان بە نێو هێڵەکانی بەرگری بەرەو حەلەبدا بڕۆن و بپارنەوە چونکە هاوپەیمانە ئێرانیەکان لە ناوچەکەدا لاواز کراون ئەمە هۆکاری سەرەکیە ئەمە ڕاستی سەرەکیە تورکیا و گروپە تیرۆریستەکانی پشتیوانەکانی سەر بە ئێرە تورکیا هۆکاری سەرەکین بەڵێ ئەلێکساندەر نادژارۆف چاودێری سیاسی لە مۆسکۆ گەلێکی سوپاس